بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. خۆم بە خۆشحاڵەزانم لاڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. لە مەڵقەیەدا میوانداری زۆر بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستانمان کردووە بزانین لە ماوەی دەست بەکاربوونی لە سکرتێری پەرلەمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا ئەو خزمەتانە چین کە بە مؤسسەی پەرلەمانی کردووە و دوجار بە کۆی حکومڕانی کردووە لە هەرێمی کوردستان و دوجار وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بزانین وەکو فراکسیۆنەکە چ خزمەتێکیان بە دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی بە شێوازێکی تایبەت و بە شێوازێکی گشتی بە هاونیشتیمانیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە. جەنابی کاک شێخ سوپاس بۆی کە لە بەرنامەی خزمەت دەرفەتت پێیاین وەڵامی پرسیارەکانی ئێمە بیتەوە. زۆر سوپاس. انشاءالله. با یەکسەر لێەوە دەست پێ بکەین لە بەرنامەکانی ڕابردووە باسمان لەوە کردووە گرنگی پەرلەمان لە چیدایە، بەڵام من با بپرسم گرنگی پۆستی سکرتێری پەرلەمان کە بۆ یەکەم جارە لە دوای حکومڕانی خۆماڵی کوردی یەکێک لە سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان یەکێک لە ئەندامانی ئەو سێ سەرۆکایەتیە کەسێکە کە ئەندامێکی لایەنێکی ئیسلامی و پاشخانێکی ئیسلامی هەیە. گرنگی ئەم پۆستە لە چیدایە و گرنگی لە چیدا بوو کە ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی و پۆستەی وەرگرت؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە ئەگەر هەر لە دامەزراوەکەی پەرلەمان و قسە بکەین پەرلەمانی کوردستان ئەم خولی چوارەمی پەرلەمانی کوردستان تایبەتمەندی خۆی هەبوو بە سیستەمی نیمچەکراوە هەڵبژاردن کرا و هاوڵاتیانی کوردستان دەنگیاندا بە پاڵێوراوەکانی خۆیان لە ناو قەوارەیەکی سیاسیە. دوجار ئێمەش وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان بە دەنگدان لە ناو پەرلەمانی کوردستاندا بە ڕێکەوتنێکی سیاسی پێشوەقت لە بینی لایەنە سیاسیەکانە پۆستی سکرتێری پەرلەمانمان وەرگرت. دوجار ئەم پۆستە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستاندا کەسایەتێکی ئیسلامی یەکێک لە پۆستەکانی سێ سەرۆکایەتیەکەی هەرێمی کوردستان وەرەگرێ. لە ڕاستیە ئەوە بێ هاوڵاتیانی کوردستان شایەتی بدەن لەوەی کە ئێمە و ئەندامانی پەرلەمانی کوردستان شایەتی بدەن لەوەی کە ئێمە تا چەند توانیمانە بە ئەرکی خۆمان و سکرتێری پەرلەمانی کوردستان هەستین دوجار پیشانی هاوڵاتیانی کوردستانی بدەین وەکو ئەرکی خۆمان ئەدای کاری وەزیفی سەرشانی خۆمان ئەوەی کە توانی بێتمان نمونەی بەرپرسێکی ئیسلامی لە پۆستێکی حساسی وەکو پەرلەمانی کوردستاندا پیشان بدەین جیاواز لەو دیدەی کە زۆرێک لە هاوڵاتیانی کوردستان هەیەە بۆ بەرپرسەکان کە بەرپرسەکان هەمیان و غەمیان بریتە لە ئیمتیازات و کۆکردنەوە و خۆ دەوڵەمەندکردن و خۆ جیاوازکردن لە هاوڵاتیان و لە خەڵکی کوردستان. بەڵام بە پێچوانەوە ئێمە سوپاسی خواکەم لەسەر ئەوەی کە لەو ماوە زەمەنیە پێوانەیەی کە لە پەرلەمانی کوردستانە پەرلەمان کارابوو توانیمان زۆر بێلایەنانە وەکو نوێنەری خەڵکی کوردستان بە دوور لە هەر باگراوندێکی حیزبی چونکم کاری ئێمە کاری تەشریعە و مەفروزە پەرلەمانی کوردستان دەستی حیزب لە قوڕگی دەربهێنرێ هەڵبگیرێ ئێمە توانیمان زۆر بێلایەنانە کار بکەین و کاری یاسایی و پەیڕەوی پەرلەمانی کوردستان بکەین و نموزەژێک پیشان بدەین لە ئەو نمونانەی کە خەڵکی کوردستان ئەو تەسەووری کە بۆتان دروست بووە هەر جارێک کە لێرە لێ پێمان ئەڵێن خەڵک متمانەی بەوە هەیە کە قیامەتی باتە دەست ئێمە بەس دنیاکەیەتە دەست غێری ئێمە نەخێر ڕابوونی ئیسلامی و مسلمانان ئەوەندەیان خەڵک ئەوەندەیان کادێر پەروەردە کردووەکە بتوان ئیداری دنیایان بن هەروەکو چۆن ئامۆژگاری و پێشڕەویشیانەکەن بۆ قیامەتیان و سەربەرزی دوار ڕۆژیان. بەڵام نیشارینەوە لێرە و لێرە لەوێ کاک شێخ زۆر جار هەندێک لەلایەنە سیاسیەکان ئەیدەنەوە هەم بە چاوی جەنابتە و هەم بە چاوی کۆمەڵی ئیسلامیە کە کۆمەڵی ئیسلامی نەیەتوانی بە 6 کورسیەوە ببێتە خاوەنی سکرتێری پەرلەمان بەڵکو پۆستێک بوو بە شێوازێکی کاتی بەڵام ئەم کاتیە درێژەی کێشا تا ئێستاوە کە خەریکە ئەوەی نەماوە خولی پەرلەمان کۆتایی پێبێ لەسەر ئەمە قسەت چییە؟ بە بڕای من ئەو باگراوندێکی هەڵەیە کە هەر پێی وابێت ئەم پۆستە کاتیە و ئەم بەرپرسیاریەتە وەرەگرێبەوە بەڵێ ئێمە وەکو پشکی هەڵبژاردن وەکو کۆمەڵی ئیسلامی ئەو پشکانەمان بەرکەوتووە کە بە ئیستحقاقی خۆمان هەروەکو چەند حیزبەکانی کە بە ئیستحقاقی خۆیان هەر کەسێ پشکێکی وەرگرتووە لە بەتایبەتی دەسەڵاتی جێبەجێکردنە. ئێمە بە ئەندازەی ئەوەی کە ئەڵێم سەروەری و شانازیە کە بە بۆنەی ئێمەوە پەرلەمانی کوردستانمان کارا کرد
دەست بەکارەکانی بکە مەبەستی و بۆ کاتی بێ. دەست بەکار بوو ینی کاراکرا ئەگەر ئێوە ئەو پۆستتان وەرنەگردا دانیشتەکان دەستی پێ ناکرد سەرۆکایەتی پەرلەمان پێک نەهات بوو و پێک نەهات بۆیە کاتێک کە دوجار گەشتن ئەوە گەدەسەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پێک بێ باس لەوە ئەکرا کە پۆستی سکرتێر پشتی حیزبێکی دیاریکراوی ترە حیزبێکی ترە بۆیە ئەو حیزبەش لەو کاتانە هاتە پێشەوە کە یەکێتی نیشتمانی کوردستان بوو چونکە پێی وابوو کە پشتی لە دەسەڵاتی جێبەجێکردنا کەمە بۆیە ئەو پۆستی وەرنەگرت بۆیە ئەو کاتە وترا پۆستی سکرتێری پەرلەمان کاتیە ئێمە گوێمان نەدا بۆی کە کاتیە یان کاتی نیە بە ئەندازی ئەوەی کە بەلامانەوە گرنگ بوو ئەم دامەزراوە گرنگە کە پەرلەمانی کوردستانە دەست بە کارەکانی کات دەست بە خولی تەشریعی خۆی بکات واتە فەزڵەکە ئەمەیە کە ئێمە گوێمان لەوە نەگرت کاتیە و بۆ هەفتەیەکە و دوو هەفتەیە و مانگێکە و چەنەیە بە ئەندازە ئەوەی کە گوێماندا بەوەی ئێمە دەست بەم خولە بکەین واتە ئیفتیتاحی پەرلەمانی کوردستان بە دەستپێکردنی خولی گرێدانەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەو هەوێنە بووینە ئەو هەوێن زۆر باشە کاک شێخ باست لەوە کرد کە ویستراوە یا دەویسترێت دەستی حیزب لە قوڕگی پەرلەمان و مؤسسەی تەشریع بهێنرێتە دەرەوە بەڵام ئێوەش موفق نەبوون و ئێوەش سەرکەوتوو نەبوون وەکو پەرلەمان لەم خولەیە دوجار هەر حیزب ئێوەی پەکخست و ئێستا ئێوە نەدەوامەکەن نە تەشریعەکەن لە پەرلەمان دووشتە ئەوەی کە حیزب پەرلەمانی پەکخستووە ئەمە بابەتێکە و ئەوەی کە ئێمە موفق بووین یان موفق نەبووین ئەمەش بابەتێکی کەیە موفق نەبوون لەوەی کە دەستی حیزب تەئسیر لە کاروباری پەرلەمان نەکات ئێمە موفق بووین لەوەی کە کاکەدانا موفق بووین لەوەی کە پەرلەمانی کوردستان وەکو دامەزراوەیەکی شەرعی هەوڵمان داوە ئەو بەرنامە هەڵبژاردنەی کە پارتە سیاسیەکان لە کاتی هەڵبژاردنەکانیانە داویانە بە خەڵکو جەماوەری کوردستان لە ڕێگەی فراکسیۆنەکانیان و حەقمان پێداون لە ڕێگەی فراکسیۆنەکانەوە بێن لەگەڵ دەستەی سەرۆکاتی گفتوگۆیەکەن پرۆژە یاسای بۆ پێشکەشەکەن پرۆژە بڕیار پێشکەشەکرێت یاسا و بڕێ لە پەرلەمان پەسەند دەکرێت ئێمە وەکو دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان تاو ئەخیری کە پرسی سەرۆکاتی هەرێم هاتە پێشەوە زۆر پێلایەنانە چاومان لەسەر یاسا و بڕیارێک بوو کە لە خزمەت خەڵکی کوردستانە دوجار ئاڕاستە سیاسیە حیزبیەکەی دەروی پەرلەمان لەو ئەخیرەوە وای کرد کە پەرلەمان بۆ ئاقارە ڕۆی وردەورە دەستیان خستە ناو کاروبارەکانی پەرلەمانەوە ڕتمە سەحیحەکەی کە ئێمە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بۆ خوا و دوایی بۆ مێژووەڵێم کە وەکو یەک تیم کارمانە کرد ئەو سیانە دوایی وای لێ هات کە بالفعل ئاڕاستی حیزبی تێکەوت و دوجاریش زۆر بەداخەوە ئاڕاستە حیزبیەکە بۆ ئاقارە ڕۆی کە دەست بەرێ بۆ پرسێکی گرنگ ئەویش بۆ شێوەی کە پەرلەمانی کوردستانی تا کاتی دەستبردن بۆ یاسای سەرۆکایەتی هەرێم بێلایەنانە ئیشمان کردووە کەواتە لەو پرسەیە لەو یاسایە بە حیزبیانە ئیشتان کرد بۆیە ئەوە دەرەنجامەکەی بوو؟ نا دەستی حیزب هاتن ناو پەرلەمانی کوردستان و هەندێک لە فراکسیۆنەکان ئاڕاستە حیزبیەکەیان زاڵ کرد بەسەر ئاڕاستە یاسادانەن و تەشریعەکەیە مەفروزە بڕێزت بابایەکی ڕاگەاندنکاری کاگە ڕاگەاندنەکەی پەرلەمانتاریش لەوتر دەستگایەکی تەشریعیە یاسادانەرە ئەبێ یاسادا بنێ مەفروز ئەمە زاڵ بێ بەسەریا بەس بەداخەوە تەسەووری حیزبی تەوجیهە حیزبیەکان زاڵ بوون بەسەر تەوجیهی بەسەر ئاڕاستە یاساییەکەی کە لە پەرلەمانی کوردستانە ڕێگایە کرد بەڵام لێرە لەوێ ئەوترێ تەنانەت لە پەرلەمانەکانی وڵاتانیش وەکو بڵێ ژووری مەکتەب سیاسیەکان هەیە کە لەوێ تەوجیهی فراکسیۆن و پەرلەمانتارەکانەکرێت تۆ لەسەر ماڵی چی؟ بڕوان پێ بکە ئەو قسەوان نییە نازانم ئەگەر لە جەزیری واقواق یان مۆزەمبیق لە پەرلەمانە ژوورێکە بە ژووری مەکتەب سیاسیەکان مەکتەب سیاسی چی و ژووری چی ئێمە چەندین پەرلەمانی دنیا ڕۆشتوین منەکو سکرتێری پەرلەمان ڕۆشتو ژووری ئۆفیسی تایبەتیان هەیە کە ئۆفیسی فراکسیۆنی پەرلەمانیە کاکە ئەو دیدە حیزبی کە لە وڵاتی ئێمە هەیە حیزب لەسەر و پەرلەمانەوەی حیزب لەسەر و حکوومەتەوەی حیزب هەموو شتێکە حیزب کوشێ ئەبڕێ نانە بڕێ چیەکە چی ناکە غەڵەتە ئەم ئاڕاستەیە ئەم هەرێمە دوجار ئەبێ ئەم ئاڕاستەیە لەسەر لا ببرێ ئێستا بێیان 20 ساڵی کە بێیان 50 ساڵی کە بێ نەخر لە وڵاتانی پێشکەوتووە پەرلەمان فراکسیۆنی هەیە پەرلەمان پێکاتۆ چەند فراکسیۆنێک ئەم فراکسیۆنانە بەرنامە و بەرنامەی کاتی هەڵبژاردننی حیزبەکەی یەنێ لە فراکسیۆنەکە دایناوە بڕگە بە یاساوە بە بڕیار لە پەرلەمانە کاری لەسەرەکە مافی خۆیەتی فراکسیۆنی زرد سەوس و هەروەها باقی فراکسیۆنەکانی لە پەرلەمانی کوردستان بەرنامەی کاتی هەڵمەتی هەڵبژاردنیان لە فراکسیۆنەکە ئیشی لەسەرکەن پرۆژە یاسای بۆ پێشکەش بکەن پرۆژە بڕیاری بۆ پێشکەش بکەن داکۆکی دەکەن لە کۆبوونەوەکانی پەرلەمانە تۆڵێەوە ئاساییە چی ئاسایی نییە ئەوە ئاسایی نییە حیزب خۆی بە گەورەتر بزانێت لە پەرلەمان کاکە پەرلەمان هەڵبژێراوی خەڵکی کوردستانە
پەرلەمان نوێنەری ڕاستەقینەی خەڵکە بەس حیزب نوێنەری مەجموعەیەک لە خەڵکە ڕاستە سیستەمەکە وایە لە دنیای پێشکەوتو شاوایە حیزب لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانیە بەرنامەی خۆی دانێ ئەو کاتە دیدی حیزبی و بەرنامەکان زاڵن بەس دوای ئەوە دەست هەڵ ئەگرێ لەم نوێنەرانی کە هەن ئەڵێ ئەوە بەرنامەکە بڕۆ جێبەجێ کە نەماوەی 4 ساڵی پەرلەمانیتانە بە وەزیرەکانی ئەڵێ ئەو بەرنامانی کە پێوەستن بە تۆ لە هەڵمەتی هەڵبژارد ناکراوە وەزیرەکان لەماوەی 4 ساڵی وەزیری خۆتانە و باقی پۆستەکانی کە جێبەجێ بکەن واتە بوونی پەرلەمان بوونی دەسەڵاتی جێبەجێکردن بۆ جێبەجێکردنی ئەو پەیمانانەیە کە لە کاتی هەڵمەتی هەڵبژارد نادراوە نەک ئەجندای حیزبی خۆی ڕۆژ بە دوای ڕۆژ تەوجیهاتی لەسەر تازە بکاتەوە ئێمە زۆر داکۆکیمان لەوە کرد قسەش فەرمووی کە لە پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە ئەمان زانی کە بوعدێکی سیاسیشی هەیە بەڵام بوعدێکی یاسایی هەیە بۆیە ئەمانوت با بوعدە سیاسیەکەی لەگەڵ بوعدە یاساییەکە کۆ بکەینەوە لە ڕێگەی فراکسیۆنەکانەوە حیزبەکان دیدی خۆیان بنێرن مناقەشەی بکەین بە ئەزمموی ئەم چەند ساڵت لە پەرلەمان و بە خوێندنەوەت بۆ خولەکانی پێشوو جیاوازی نێوان ئەم خولەی پەرلەمان لەگەڵ خولەکانی پێشووە جیاوازیە جەوهەریەکان گرنگەکان چین بڕوام وایە خولەکانی پەرلەمانی کوردستان بە تایبەتی لە خولی دووەم و سێمیتە تا خولی چوارەم وردە هەڵکشانێکی گەورە بەخۆی و ئەبینە بەرەو ئەوە ئەڕۆشت کە پەرلەمانێکی پێشکەوتوو بێ وەکو وڵاتانی پێشکەوتوو ئەندامی پەرلەمان چاوی حیزب و دەستی حیزب لەسەری زەعیف بێ لەسەری لاواز بێ پەرلەمانتار دەسەمۆنە بێ و پەرلەمانتار چاودێرێکی زۆر وریا بێ لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و پەرلەمانتار خۆی بە نوێنەری ڕاستەقینەی خەڵک بزانێ بەڕاستی ئەمانم لە مسکردووە ئەمانم بینیوە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە و يعني أشكره بلهم بالله هندك على كرسيش هبوا لأنداماني برلماني كردستان دا لخولي شارين برلماني كردستان دا وإن كارينا كده برهم ما بشرين بلام دوا جهر خال إيجابي وجوانا كاني كزياتر برلمان برو أوها رو برلماني خلق به نك برلماني حزب به زورتر تبنيه كلا لم خليا زورتر كاري لأسر كلا ودست أبرابو یاساکانێکی کۆمەڵە یاسایەک کە لە خزمەتی هاوڵاتیانی کوردستانە بێ شەفافیەتا بێ و قۆڕە نەکردنا بێ و خزمەتکردن بە خەڵکی کوردستانە بێ ئەم دیدە لە خولی چوارەمی پەرلەمانە ئەمان بینی کە ئەمە خۆشبەختانە تا خولەکان هاتوونەتە پێشەوە واتە بنەما و ئەساسەکەی لە خولی دووهەمەوە دەستی پێکردووە خولی سێهەم ئۆپۆزیسیۆنێکی زۆر چالاکەیە لە خولی چوارەمە پەرلەمان بە دەستێکی سەرۆکایەتی نوێەوە بە دیدێکی تازەی ئەندامانی پەرلەمانەوە ئەکرێ بڵین ئەم دیدێکی ئێستا تۆ بۆ خولی چوارەم هەتبوو ئەکرێ بڵین ئەمە وای لە حیزب کرد کە ستۆپێک بە پەرلەمان بکە و نێڵێ لەوە زیاتر دەستبەرێ بۆ کۆمەڵێک بابەتی تر ینی ئەمە بوو پەرلەمانی پەخست بەداخەوە ئەڵێم ئەو حیزبە دەسەڵاتدارانی لە هەرێمی کوردستان بوون ڕانەهاتوون لەگەڵ پەرلەمانێکە کە دەست بە هەموو پرسەکان بە یاسا ببە پەرلەمانێکی دەستەمۆیان ئەویست و ئەم خولەش بڕاستی هەر لە دەستی سەرۆکاتی پەرلەمانەوە چۆن ئەو شێم بۆ ڕوونکەرەوە دەستەمۆ لەژێر تەوجیهی حیزبا بێ حیزب چۆنی ویزوا بێ نایاساییە نایاسایی بۆ بکە چی ئەڵە دەبێ وا بێ ئەخر کاکە حیزب ئاڕاستی خۆی هەیە خەریکی کارێکی ترە پەرلەمانتاریش ئاڕاستی خۆی هەیە خەریکی کارێکی ترە ئەو ئاڕاستە سەحیحەی کە من لێرەوە ئەگەر بڵێم کۆمەڵی ئیسلامی گرتی بۆ ئەندام پەرلەمانەکانی و بۆ ئێمەش وەکو سکرتێری پەرلەمانی کوردستان وتی ئێوە تایبەتمەندی خۆتانتان هەیە نوێنەری خەڵکن ئەندامی پەرلەمانن کۆمەڵی هێڵی گشتی هەیە کە پێوەستە بە هەموو کوردستانەوە لێی دەرمەچن لە باقی کارەکانی ترتانە ئێوە دەستکراون لەوەی کە چۆن ممارەسی کاری خۆتانەکەن چۆن بۆ وەزیرەکانیشی واوتووە بۆیە مەفروزە ئەم دەسەڵاتە منتەخەبانە هەڵبژێراوانە دەستکراوە بکرێن ئاڕاستی حیزب و دەستی حیزب لەسەریان هەڵبگیرێ یان لاواز بکرێ بۆیە ئەندامی پەرلەمان هەست بەوە بکە کە نوێنەری خەڵکە بەڵام بەداخەوە ئەمان ئاڕاستەیەکیانەوێت ئەندامی پەرلەمان هەست بکە کە نوێنەری هەر حیزبە لە یاساکانی پەرلەمانی کوردستانە کە لە ساڵی 92 دەرچووە یاسا هەڵبژاردن ئەڵێ ئەندامی پەرلەمان نوێنەری گەلی کوردستانە جا نەوتراوە ئەندامی پەرلەمانە لە فراکسیۆنی زەردە سەوزە و باقی فراکسیۆنەکانی کە نیلیە قاوەییە پرتەقاڵیە و پێکاتەکانە نەوتراوە نوێنەری گەلی کوردستانە خەڵکی کوردستانە ئەمە بریتێ لە نوێنەرایەتی خەڵک ئەمە پێڵ ئەندام پەرلەمانێکی دەستکراوە بەڵام ئەندام پەرلەمانی دەستەمۆ نوێنەری حیزبەکەیەتی حیزبەکە چۆن لێت ئاواکە کە بەڕاست بەداخەوە لەسەر ئەم نەفەسە لە کاری پەرلەمانی ڕاهات بوون 250 لەسەر ئەمە نەرم کردبوو نەک لەسەر ئەم ئاڕاستە تازەیی کە پەرلەمان بینە سەر پەیوەندی ئێوە لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن بێگومان کە باز لە دەسەڵاتەکانەکەی یەکەم دەسەڵاتی یاسادانانە تەشریع بەڵام ئەگەر سەیری واقعی هەرێمی کوردستان کەین ئەوەی دەسەڵاتی جێبەجێکردن بەرچاوترە و دەسەڵاتی زیاترە فعلا یاسادانان وانە بۆ نمونە من ئەگەر شتێک بیری جەنابەت بخەمەوە بیرمە
سەرۆکی حکومەت بۆ بابەتی نەوت و غاز و کۆمەڵێک بابەتی تر هاتە پەرلەمان و ئێوەش دەستی سەرۆکاتی و ژمارەیەک پەرلەمانتار و نوێنەری فراکسیۆنەکان حزوریان نەبوو بە جۆرێک لە جۆرەکان سەرۆکی حکومەت بە ئاماژەکانی دەستی بە قسەکانیان وەکو محاسبەی ئێوە بکە وەکو لێتان قوبوڵ نەکا وەکو ئەو تەوجیهی ئێوە بکە ئێوە پەیوەندیتان لەگەڵ حکومەت چۆن هەر ئەو نمونێکی هێناتەوە کاتێک بوو کە ئێشتا کابینی هێشتەمی حکوومەت یاریمی کوردستان متمانی وەرنەگرتبوو پێک نەهاتبوو ئێشتا کابینەکە ئەو کاتە ئێمە هەر لە خەمی ئەوە ئاوین کە پرسەگرنگەکانی هەرێمی کوردستان ئەو کاتە پرسی بانزین سوتەمەنی هەبوو بۆیە ئەو کاتە بانگهێشتی سەرۆکی حکوومەت و هەندێک لە وەزیرەکانی با بڵێن خولی حوتەمان کرد کە هاتبوون بۆ پەرلەمان لە ڕاستیە حکوومەت دەسەڵاتی جێبەجێکردن باڵا دەست نییە بەسەر دەسەڵاتی یاسادان ئەوە حیزبە کە باڵا دەسە بەسەر هەموو دەسەڵاتەکانە ئەوە حیزبە نەکردنی هەموو جنگەکانی ئەم وڵاتەیە کە بەداخەوە حیزبە نەکردنی پەرلەمان و دەسەڵاتی جێبەجێکردن و بەداخەوە دام و دەستگاکانی تری بنمونە ئاسایش و بنمونە پۆلیس و إلى آخره ئەمانەی کە هەن و هەموو جنگەکانی دەسەڵات حیزبە نەکردنی ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان بەم ئاقارە بڕوە هەر دەسەڵاتێک کە تایبەتمەندی خۆی هەیە جیاوازی بینی دەسەڵاتەکان هەیە هەر کەسە دەسەڵاتی خۆی هەیە نەتوانێت ممارەسەی خۆی کە واتە پەرلەمان نەتوانێت پەرلەمانێکی کارابێ حکومەت نەتوانێت حکومەتێکی کارابێ دام و دەستگاکانی تر نەتوانن دام دەستگایەکی کارابن بۆیە حیزب دەستی خستۆتە ناو هەموویەوە چۆنی بێ ئاڕاستەیەکە بنمونە ئاڕاستەی هێزەکە ئەجوڵێنێ بە ئاڕاستەی حیزبی لە کاتێکە کە بە یاسا ئەمە هێزە مەفروزە لە وەزارەتی پەیوەندیدارەوە و بە بڕیاری پەرلەمانی و بە بڕیاری یاسایی خۆی بتوانێت ڕێگا بکە نەک بە بڕیاری حیزبی بەداخەوە حیزبە نەکردن لە وڵاتی ئێمەیە دەستی خستۆتە ئێوە هەستان کرد هەر لەو دانیشتنەیە ینی هەستان بەوە کرد کە حکومەت و سەرۆکی حکومەت پەرلەمانێکی وای ناوێت کە ئەم محاسبەی ئەو کە ئەبێ ئەم محاسبەی ینی حکومەت محاسبەی پەرلەمان بکە هەستان بەوە کرد سەرەتایی ئەو پێکەنانی کابینی هێشتەمی حکوومەت یاریمی کوردستان هەموو لایەنە سیاسیەکان لەسەرەوە کۆک بوون کە ئێمە ئەمانەوێ شەراکەیەکی نیشتیمانیمان هەبێ هەموو لایەک بەڵام بەداخەوە دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە هەیە و حیزبە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە هەیە شەریکیان قوبوڵ نییە پاشکۆیان قوبوڵە ئەبێ دوایان کەوی نەک هاوشانی کار بکەی بۆیە ئەو کات ئێمە بە بەرنامەیەکی دیاری کراوە حیزبەکان بە بەرنامەیەکی دیاری کرا و بەشداری حکوومەتی کابینی هێشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانیان کرد بینا لەسەر ئەو خاڵانەی کە پێک هاتبوون ئەو حیزبانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە ئەوی سرا حکوومەت وابێ ئێمە وامان هەست کرد ئەم ڕیتمە ئەو شێوازی کارکردنە ئەو شێوازی کابینەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێک هاتووە لە بینی دوو حیزبی دیاری کراوە ئێستا حیزبیکە هەیە ئێستا وەزیر هاتووە بۆی وامان هەستە کرد کە بالفعل زۆر بە هەستیاریش مامەڵەمانە کرد یعنی بە وریایی بۆ ئەوەی بتوانین ئەمانە بینا بکەین چونکم دوجار ئەو ماڵە ڕووخاوە ئەبێ وردەوردە بینای بکەیتەوە ئێمە وتمان لە پەرلەمانەوە بینایەکەینەوە و پاشانیش مامەڵەی پەرلەمانی کوردستان لەگەڵ دەسەڵاتی جێبەجێکردن کە خۆی متمانی پێداوە لەگەڵ ئەوە جارێکی تر بتوانین پەیوەندی نێوان پەرلەمان و حکوومەت بە شێوازێکی صحیح ڕێک بکەینەوە کاری لەسەر بەڵام ئێوە لە دەستی سەرۆکایەتی تۆمەتبارەکرێن بەوەی کە لە بینی دوو کەوانەیە هەڵبەت ئێوە کەم تەجربەن ئێوە لە سیاسەتە تەجربێکی ئۆتۆتان نەبووە و ئێوە گەنجن و ئێوە مڕاعاتی هەندێک بابەتان نەکردو بۆیە ئاقاری هەرێمی کوردستان و پەرلەمانیشتان بەم دەردەبرد جارێ ئەگەر پرسیارەکە دڕوت لە ئێمە بێ ئێمە زیاتر لە ئەزمموی سی ساڵ و بەرەوسەری کاری سیاسیمان هەیە لە پۆستی جۆرا و جۆر و شێوازی جۆرا و جۆرە تەمەنێکە وتین لە ناو کاری سیاسیە سوپاسی خواکەین ئەزمموی باشمان هەبووە لە ڕابردووە و لە پەرلەمانیشە و بەشایەتی ئەو حیزب باڵا دەستانەش کە لەو فترە زەمەنیا لە پەرلەمانە بووین هەرچەنەمە من نێڵێم باشە کە خۆیان ئەیانوت بەڕاستی ئەدایەکی زۆر باشی یاسایی و وەڕێکی و بەڕێوەبردننی کاری پەرلەمانتان سم لەسەر ئەوە نییە هەڵبەتە تەبیعەتی حیزبی کوردی وایە کاتێک شتێکی بەدڵ نەبێ ئیتر ئەوکانی تری هەمووی ئەسڕێتەوە کە بەداخەوە ئاڕاستێکی خراپە ئەگینا بەدڵنیاییەوە ئەگینا پەرلەمانی کوردستان ئەو کەسانێک لە دەستی سەرۆکایەتیا بوون خاوەنی ئەزمونن یعنی خاوەنی ئەزمونن تایە بەڵام ئێمە نەمانویستوە پین و پەڕۆی واقعەکان بکەین و ئێمە بەرپرسانێکی گەندەڵ نەبووین و ئێمە نەمانویستوە خۆمان پڕ و خەڵکی قڕ بکەین و پۆست و عینوانەکەمان بەکاربێنین بۆ خۆمان ئەگەر ئەزمونداری ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە هاوڵاتیانی کوردستان ئەڵێن بەرپرسەکان
پڕبوون زمانی هەموو شتێکی خۆیان و ماڵ و ماڵەکانیان کردو ئێمە نەمانویست ئەوە بکەین ئەگەر ئەو ئەزمونداری بێ ئێمە ئەزمونەمان بەلاو ئەزمونێکی زۆر ڕەشە بڕامان بۆ ئەزمونە گەشە هەیە کە بتوانین لە هەر شوێنێکا بووین کاری خۆمان کرد بە پێی وەرگانێک کە هەمان و خزمەتێک بکەین. باش ئێستا کە من و تۆ ئەم دیدارە ئەنجامین بێگومان ئەبوایە لە پەرلەمان لە هەولێر لە باڵەخانەی پەرلەمان و لە ژووری خۆت لە ژووری سکرتێری پەرلەمان بووینایە هەرچەنە بە پێی زانیاریەکانی من تۆ هیچ ڕێگریەکت نییە لەوەی کە بچیتە هەولێر و بچیتە پەرلەمان بەڵام پرسیارەکە لەوەیە لە کاتی پەخرانی پەرلەمانە ئێستا سکرتێری پەرلەمان سەرقاڵی چییە بۆ هەر لە سلێمانیت بۆ زیاتر لەگەڵ دکتۆری یوسفا دەرەکەوی لەگەڵ سەرۆکی پەرلەمان دەرەکەوی ئەمە هاوسۆزی و هاوخەمیتە بۆ دکتۆری یوسف یان حەزەکەم خۆت لەسەر ئەمە قسەم بۆ بکەیت. من سەرەتا پێم خۆش بووم بەرنامەیە لە باڵەخانەی پەرلەمانە بکەین بەڵام دیار بوو کاتی بەڕێستان بەو شێوەیە بوو منیش هەندێک ئیلتیزاماتی تایب ئیش و کاری خۆم بۆ دروست بوو لێرە کاتی بەرنامەکەتان وە بۆ ئەگینا پێم خۆش بوو لە باڵەخانەی پەرلەمان بکەین چونکە من پێم وایە ئەندامانی پەرلەمان و دەسێ سەرۆکایەتی شوێنیان باڵەخانەی پەرلەمانە لە هەولێر ئەمە خەڵک ئەم مافیە پیاون کە پشتنە ئەوێ ئەگینا جاران نچین وەکو هاوڵاتیە چوین بەڵام سێ بەدەنگی خەڵکە چینە ئەوێ من وەکو سکرتێرە چم و ئەندامانی پەرلەمان وەکو ئەندامانی پەرلەمان و باقی ئەو ستافە کە هەیە لە پەرلەمانی کوردستانە واتە پەرلەمانی کوردستان بۆ من خاڵی یەکەمە و خاڵی جەوهەریە و ئێوە مەرکەزە نووسینگەکانی پەرلەمان کە ئێرە نووسینگەی سلێمانیە سوپاسیانەکەین کە دێنە ئێرە فەرقی نییە بۆ من لەگەڵ نووسینگەیەکی تر لە شارەکانی تر ئەم متمانەیەش خەڵک بۆ 4 ساڵ داوەتی بە من بۆیە بە مافی خۆم زانم هەر نووسینگەیەکی پەرلەمان بە ماڵی خۆم بزانم وە شانازیشی پێوەکەم وەکو چۆن شوێنی سەرەکی ئێمە بریتە لە پەرلەمانی کوردستان باڵەکەت لەوێنیە بەڕسمی لە ڕاستیە تۆ ڕێگری لێ نەکراوە بەڕسمی نابێ بێتە هەولێر ئەبێ ئەوە بڵین کە دەسێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کاریان لە ناو پەرلەمانایە ڕخستنی کارەکانی پەرلەمانایە بە تەحدید ئەگە من بڵێم ئەوەی لە پێی ڕێونی خۆی پەرلەمانی کوردستان داهاتووە من کۆمەڵێک دەسەڵاتم هەیە لە ناو پێڕەوە دیاری کراوە لەوێ کارەکانی من هەمووی پێوەستن بەو بینایی کە ناوی پەرلەمانی کوردستانە ڕێخستنی کۆبوونەوەکان دیاریکردنی بەرنامەکانی کۆبوونەوەکان سەربەرشتیکردنی یاساکان وەرگرتنی پرۆژه یاسا و بڕیارەکان و چاودێریکردنی ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ڕێخستنی لە کاتی دانیشتنەکانی ئاسایی و نەئاساییەکانی پەرلەمانی کوردستان هەمووی پێوەستە بۆ چوارچێوە بینایەکە هەیە ئەم بینایە لە کار خراوە بۆیە بەهایەک نامێنێتەوە بۆ کارەکەی من لە ناو پەرلەمانی کوردستاندا بۆیە چمە پەرلەمانی کوردستان دێمە نووسینگەی سلێمانی ئەچمە هەر نووسینگەیەکی تر لە شار و شارستانی هەرێمی کوردستان واتە کارەکەی ئێمە لەوێ کە پەکی کەوتووە ئیتر جیاوازە لە کاری ئەندامانی پەرلەمانی ئەگە پرسیارێکی واقعی بکەین دەستی سەرۆکایەتی سێ کەسن تەنها ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ناهێڵرێت بچێتە هەولێر و باڵەخانەی پەرلەمان بەڵام خۆ جێگیری سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان ئێوە توانن دوو کەسن و کۆبوونەوەکان ئیدامە پێبن و پەرلەمان ئەنی بەم شێوازە نەمێنێتەوە بۆ تۆ لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمان ئەم هەنگاوە نانیت لە ڕاستیدا بێەوە چەند باری بکەمەوە بۆ خواوە بۆ مێژوو پەرلەمانی کوردستان بە بڕیارێکی حیزبی نادات پەروەرانە نایاساییانە پەک خراوە پەرلەمان خۆی بینێتەوە لەم دامەزراوەی کە سەرۆکێکی هەیە و جێگری هەیە و سکرتێری هەیە پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەندامی پەرلەمانانەی کە هەیەی بۆیە بڕام وایە کودەتا بەسەر پەرلەمانە کرا بۆ شێوەیە کە پەرلەمانی کوردستان پەک خراوە کە پەرلەمان پەک خراوە پەرلەمان سەرۆکی هەیە هەتا ئەم سەرۆکی پەرلەمانە مافی شەرعیەتی سەرۆکی پەرلەمانی هەبێ ئەو پەرلەمانی کوردستانە ناتوانێت کۆبوونەوەیەک بکات کاتی سەرۆکی پەرلەمان لە وڵاتایە و مافی سەرۆکاتی پەرلەمانی هەیە بۆیە من هەرگیز نەمویستووە بمە بەشێک لەو کودەتایی کە کراوە بەسەر پەرلەمانی کوردستاندا بۆیە نەچووم لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانە لە پەرلەمانی کوردستان کاری وشەکانم بکەم بەڵام لەگەڵ سەرۆکی پەرلەمانە لە یەک بازنیان کەواتە پشگیری سەرۆکی پەرلەمانەکەی بڕوام وایە سەرۆکی پەرلەمان ستەمیان لێ کرد زوڵمیان لێ کرد چونکم سەرۆکی پەرلەمان کاری نایاسایی و ناپێڕەوی نەکرد بوو گەندەڵ نەبوو سەرۆکی پەرلەمان بە نایاسایی بەداخەوە پەکی کارەکانیان خست ئەگینا زۆر کاری گەورەیە کرد بە هاوکاری لەگەڵ ئەم ستافە و ئەو فراکسیۆنانەی کە لە پەرلەمانی کوردستان من ببوورە من بەشێک نیم لە باگراوندی بەڕێز ئەو لایەنە سیاسیە کە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەربەوە ئەو بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان سەربەوە هەر کەسێکمان باگراوندێکی سیاسیمان هەیە بەڵام ئێمە بەرامبەر بە خەڵکی کوردستان و بەرامبەر ئەندامانی پەرلەمانی کوردستان سوێنمان خوارد کە دڵسۆزانە کاری یاساییەکەین یاسا و بڕیار دەرەکەین لە پەرلەمانی کوردستان واتە من لەناو ئەجندای پارتی دیموکراتی کوردستانانیم هەروەکو چۆن لەناو ئەجندای بزوتنەوەی گۆڕانانیم من ئەگەر هاتۆ سەر بابەتە حیزبیەکەی ئەوتم لە چوارچێوە ئەجندای بەرنامەی کاری حیزبێکی سیاسی دیاری کراودا
لەبەرەوە لە ئەجندای حیزبەکانیم بەڵام ئەبێەوە بڵێن کە دەسێ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان یان سەحیحتر بڵێم ڕێگریکردنە سەرۆکی پەرلەمانی کوردستان بڕیارێکی نایاسایی و خراپ بوو بۆ یەوەکو هاوسۆزیێک بۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان من لە پەرلەمانی کوردستان داوام ناکەم کە دێمە ئێرە وەکو هاوڕێیەکم کە سەرۆکی پەرلەمانە هەروەکو چۆن کاک جەعفەر بە هاوڕێ خۆمەزانم سەردانیانەکەم و ئەگەر کارێکی شەبێ لە پێشوازیەک لە سەردانی درێکی بۆ مێژوو حەزەکەم بزانم ئەم هەڵوێستەی گرتووتەتە بەر هەڵوێستی فەخرەدین قادرە وەکو سکرتێری پەرلەمان یان هەڵوێستی حیزبەکەشتە وەکو کۆمەڵی ئیسلامی لە بابەتی چارەنووسسازە من یەکلایەنە بڕیارم نەداوە هەرچەند کۆمەڵی ئیسلامی من دەستکراوە کردووە بۆیە من لەو بابەتە چارەنووسسازانی بە نمونە بابەتێکی وەکو پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆنتاکتی ڕاستەوخۆم هەبووە لەگەڵ مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و لەگەڵ مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامیە و ئەو ناوەندەی کە ناوەندی پەرلەمان و حکوومەتە لە کۆمەڵی ئیسلامیە بە گفتوگۆ بە مەشورەت بابەتەکانمان تاوتوێ کردووە ئەمە هاوکات دید و بۆچوونی هەردوو لامان بووە کە بۆ ئاڕاستە هەڵسوکۆتمان کردو دەپرسم بۆ سکرتێری پەرلەمان کەمتر لە دەستگاکانی میدیاوە دەرەکەوێت و لە دوانی ڕۆژنامەوانی هەیە و لە بەرنامە و دیدارە تایبەتەکانە کەمتر دەرەکەی هۆکارەکەی چێ بەڵام وەڵامەکەی بۆ پاش ئەم شووە بینەرانی عەزیز و خۆشەویست لەگەڵمان بمێننەوە پاش پشوێکی کەم ئەگەڕێینەوە. دووبارە سڵاو بەڕێزان، من دانا محەممەد پێشکەشکاری بەرنامەی خزمەت لەم ئەڵقەیەدا میوانداری بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستانمان کردووە. کاک شێخ لێم پرسیت پێش پشووەکە بۆ کەمتر لە دەستگاکانی میدیاوە دەرەکەویت و لێدوان و قسەت هەیە و لە بەرنامەکانە کەمتر جەنابتان دەرەکەون تەنانەت لە میدیای حیزبەکەی خۆشەوە کەمتر دەرەکەویت. سەرتا من بڕوام وایە کە ئەبێ میدیاکاران بە هەموو بەشەکانیەوە زانیاری پێویستیان پێ بدرێت دەربارەی هەر بابەتێک هەیە و ئێمەش لە پەرلەمانی کوردستان بڕوامەوە بۆ دەرگامان کراوە بۆ هەر زانیاریەک کە پێویست بوو بێ بگەێنە دەستگاکانی ڕاگەیاندن دەرگامان واڵا بووە بۆیان. بەڵام کاتێک کە پەرلەمانی کوردستان پەک خراپ بەو شێوەیە و کاتێک پەیام و هەڵوێستەکانی ئێمە گەشتون و مەسیجەکانی ئێمە گەشتون بڕوامەوە بووە هەندێک کات ئینسان ئەبێ هێندە قسە بکە کە گوێی لێ بگیرێ و کە پەیامەکەشی گەشت ئەومە دووبارەی نەکاتەوە. پێم وا بووە هەڵوێستەکانی ئێمە و بابەتەکانی ئێمە گەشتونەتە خەڵکی کوردستان و گەشتونە کەناڵەکانی ڕاگەیاندن و هەندێک کاتیش بەداخەوە ئەڵێم هەندێک کەناڵی ڕاگەیاندن ڕۆڵی خراپیان بینی و لە ڕاگەیاندنەکانی خۆیانەوە بە ئەندازەی ئەوەی کە ویستوێتی زانیاری وەربگرێ بۆ وەرگرتنی زانیاری نەبووە بۆ پەخشکردنی زانیاری نەبووە بە ئەندازەی ئەوەی کە بۆ زیاتر گەرمکردنی بابەتێک بووە بەلا ڕێدابردن و ئاڵۆزکردنی بابەتێکا بووە. بۆیە بە شێوەیەکی گشتی من هەوڵم داوە کەمترین دەرکەوتنم هەبێت چونکە من وەکو لە زاراوەی شعبی خۆمانە ئاڵێ من نە فەیسبووکەوان و نە پەیامنێری کەناڵەکانی ڕاگەیاندنم بە ئەندازەی ئەوەی کە زانیاری پێویستەگا بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن گەشتووە پەیامەکان گەشتووە هەڵوێستەکان گەشتووە دوجار پەیوەندی ڕاگەیاندن لە کاتی دەست بەکاربوونتان وە کە پەرلەمان پەک نەخرابوو ئێوە هەستەکرا ڕۆحێکی کەتان کردهبوو بە بەرگی سکرتێری پەرلەمانە ینی بە بەرداوام پێش دانیشتنە گرنگەکان لە کەناڵەکانی میدیاوە ئەو کات تۆمانە بینی لەسەر دانیشتەکان قسە دەکرد ئەجەنداکەت باسە کرد ئەمە لە چی وەستەرچاوی گرتبوو زۆر کراوە بووی لەگەڵ دەستگاکانی میدیا بڕوام وا بوو یاسایەک لە یاساکانی پەرلەمانی کوردستان جێبەجێیەکەم کە ئەویش گەیاندنی زانیاریە بە دەستگاکانی ڕاگەیاندن ئەبێ ئەم زانیاریانە بگات دەستگاکانی ڕاگەیاندن و من ئێستاش کە کەناڵەکانی ڕاگەیاندن پەیوەندیم لەگەڵاکەن زۆر بەڕێزەوە داوای لە بردنیان لێ یەکەم کە ئەڵێم بابەتێکی وانییە کە بتوانین قسەی لەسەر بکەین ئەگەر بابەتێکی هەنووکەیە و گرنگ پێوەست بە پەرلەمانی کوردستانەوە هەبێ دڵنیا بە ئەندامانی پەرلەمانی کوردستان لێرە و لەوێ گفتوگویان بۆکەن و قسەیان بۆکەن و زانیاریان ئەدەنێ بۆیە بڕام وا بووە لەو ماوە زەمەنیا هێندە قسە بکرێت کە پەیامەکان ئەگەن و زانیاریەکان بگەنە دەستی ڕاگەیاندنکاران و زیاد لەوەنا. پرسێکی گرنگ کە ئەمەوێ کاک شێخ لەم بەرنامەیە قسەی لەسەر بکەین دەوترێت ئەو شەوی پێنجلایەنە سەرەکیەکە لە هەولێر تا بەیانی لە کۆبوونەوەیە بوون ئێوەیان ڕاست پاردۆک و دەستی سەرۆکایەتی کە دانیشتنی پەرلەمان لەسەر یاسی سەرۆکایەتی هەرێم بۆ دووسی ڕۆژیکە دوا بخرێت بەڵام ئێوە جۆرێک لە عینادی لە کەوانەیەەکە ئەمە قسەی من نییە قسەی بەشێک لەلایەنە سیاسیەکانە عینادیتان کرد و ئێوە وەکو دەستی سەرۆکایەتی بزات سەرۆکی پەرلەمان و سکرتێر سوور بوون لەسەرەوەی ئەم کۆبوونەوەی بکرێت بۆیە پەرلەمان بۆ ڕۆژە گەیشت
ئێوە بۆ پابەندی بڕیاری پێنجلایەنەکە نەبوون. بۆ زانیاری بەڕێست و هەوڵاتیانی کوردستان ئێمە لە مانگی 12 ساڵی 2014ەوە زۆر بەوردی کارمان لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کرد. ئەو پرسەی پەرلەمانی بۆ بەک خراپە داخەوەیان یاڵێ بە شێوازی جۆرا و جۆر سەرەتا لەگەڵ فراکسیۆنەکانە دوجار دەسێ سەرۆکاتی سەردانی پارتە سیاسیەکانمان کرد و ئەو کات سەردانی بەڕێز کاک مەسعودمان کرد و کەسی یەکەمی حیزبەکانمان کرد ئەمان ویست ئەم پرسە کە پرسێکی یاساییە بە ڕەهەندێکی سیاسیشی هەیە لە پەرلەمانی کوردستان چارەسەر ببێ و ئەبێ ئێستاشی لەسەر بێ چەند ساڵی کەشی لەسەر بێ لە پەرلەمانی کوردستان ئەم پرسە چارەسەر ببێ لە دەروی پەرلەمانی کوردستان چارەسەر نابێ ئەم پرسە چکم پرسێکی یاساییە بە ڕەهەندێکی سیاسی بۆیە ئێمە لەسەر ئەم پرسە هەنگاوی جۆراجۆ کاری زۆرمان کرد بەداخەوە جاری کەش باسم کردووە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و پێویست هاتنە پێشەوە لە پرسە و هیچ پرۆژه یاسایەکیان پێشکەش نەکرد بۆ ئەم پرسە تا لە پەرلەمانی کوردستان بە یاسا جێبەجێ بکەین ئەو شێوەی کە پارتە سیاسیەکان دانیشتن کاتێک کە بۆ بەیانیەکەی 19 مانگە و ئەو کات ویلایەتی بەڕێز کاک مەسعود کۆتایی پێهات لە 19 مانگی 2015 19 ئاب ئێمە زۆر جەختمان لەوە ئەکرد با ئەو ماوە کۆتایی پێنەیە بە یاسا چارەسەرێک بۆ پرسە بدۆزینەوە پارتە سیاسیەکان بەداخەوە ئاڵێم باگراوندی حیزبیان ئەمەngە زاڵە و ئەوەngە بە نەزڕەیەکی گەورە و بەرز تەماشای خۆیان و بە پشووک تەماشای پەرلەمانیانە کرد ئەو چەند ڕۆژە کۆبوونەوەکەن تا سەعات 6 بەیانی حیزبە سیاسیەکان و تەن لە کۆبوونەوەیە یەکێک لە ئەندامان دەسێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بانگی ئەو کۆبوونەوەی ناکەن کاتێک کە پرسەکەوتە لە پەرلەمان پرسی سەرۆکاتی هەرێم لە پەرلەمانایە یەک لە دەسێ سەرۆکاتی بانگ ناکەن دوو سەرۆکی هیچ فراکسیۆنێ بانگ ناکەن بەداخەوە ئەڵێم زۆرێک لەوانەیە کە لە کۆبوونەوەکانی پارتە سیاسیەکان زۆربیان ئەندام پەرلەمانی یان کوردستان بوون یان عێراق بوون بەڵام نەهاتبوون لە ڕێکارەکانیانە بۆ دواخستنی دانیشتنی پەرلەمانی کوردستان دانیشتنی ئاسایی 19 ئابی 2015 نەهاتبوون میکانیزمێکی پەیڕەوی لە پەرلەمانی کوردستانە کە هەیە لە پەیڕەوە کە هەیە نەک پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراقیش ئەنجومەن نوێنەرانیش میکانیزمێک دابنێن و بەهێج نووسرایەکی فەرمی لەلایەن ئەو کۆبوونەوەی پارتە سیاسیانەوە ئاڕاستی دەسێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان نەکرا وەکو ئەوەی کە پەرلەمان دەستگایەکی بچووکی هامشی پەکخراو لە گۆشەیەکۆ بێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە بەڕێز دکتۆر فوئاد دەڵێ داواکەین پەرلەمانی کوردستان کۆبوونەوەکان دواخن بۆ ڕۆژی یەکشەممە ئەو هەموو ئەندام پەرلەمانەکە لە ژوورۆبوونی خولەکانی پێشوو میکانیزمی کۆبوونەوەکەتان بۆ دانەنا ئەی نازانن ئەم پەرلەمانە شەرعێتێکی گەورەی هەیە و باڵاترین دەسەڵاتی یاسادانان و سیاسیە بەڕێز کاک مەسعود کە هاتە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان لەوێ تەبەن خۆمە یاسایە بەڵام ئەوش جەختی کردەوە بەڕێزیان وتی ئەم پەرلەمانی کوردستانە مەرجعی یاسایی و سیاسی خەڵکی کوردستانە ئەوە لە پرۆتۆکۆلی پەرلەمانی کوردستانە هەیە ئەم مەرجعە ئەو مامەڵی لەگەڵاکرێ سەرڕای هەموو ئەوانش ئێمە ئەو ڕۆژە دانیشتن دەسێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە 8 بەیانیتان مناقەشەی ئەوەمان کرد کە بە کۆبوونەوەی 19 ئاب لەسەر داوای حیزبە سیاسیەکان و دۆخەکەش ئاڵۆز بووە و گرژێکی زۆری پێوە دیارە با حەلێکی وەسەط بدۆزینەوە بۆ پرسەکە هەیە من پێشنیاری دوو ڕێگام کرد بۆ دواخستنی کۆبوونەوەی پەرلەمان نەگەڵی وەڵا ئێمە یاخی بووین و سەر سەختانە مامەڵەمان کردووە بە ئەندازەی ئەوەی ویستومانە بە پێی یاسا و بە پێی پێڕەوی خۆی پەرلەمانی کوردستان کار بکەین چونکە بڕوام وا بووە یەکەم با ئەچینە ناو دانیشتنە ئاساییەکەی پەرلەمانی کوردستان ئەندام پەرلەمانێ بە نوقتە نظام داوای دانیشتنی کۆبوونەوەکە بکە کە بڵێت لەبەر ئەوەی کۆبوونەوەکە دوا بخرێ بۆ کاتێکی تر لەبەرەوەی کە پارتە سیاسیەکان داوایان کردووە و دوو ئەندامی تری پەرلەمانی کوردستان پشتیوانیەکەن ئەخرێتە دەنگەوە و دەنگ دێنێ و کۆبوونەوەکە دواخین ئەمە میکانیزمی دواخستنی ئەوەی هەموو شتێک بەرنامێکی دیاریکراوی خۆی هەیە و پێشنیاری دووهەم وتم با ژمارەی یاسایی کە 30 ئەندامی پەرلەمانی کوردستانە خۆ پارتی دیموکراتی کوردستان 30 ئەندامی پەرلەمانی هەبوو 11 پێکاتەکانیش لەو هینا بوون ئەتوانرا 30 ئەندامی پەرلەمان واژوو کۆ بکەنەوە کە بڵێن کۆبوونەوەی پەرلەمان دوا بخرێت بەڵام دوای گفتوگۆیەک لە سەعاتنەوە لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانە تا سەعات 12 دقیقە ئێمە لە گفتوگۆ بووین فراکسیۆنی پارتی بۆ مێژوو ڕازی نەبوو بە هیچێکە لەو میکانیزمانە کە پەرلەمانی دانیشتنەکەی پەرلەمانی پێ دوا بخرێ
کە میکانیزمێکی یاسایی بوون میکانیزمێکی پێڕەوی یاساییە ئێمە بە بڕیارێک کە لە پێڕەوە ئاماژەی پێدراوە بڕیار بانگشتی دانیشت نەکرێت بە میکانیزمێکیش ئەترسان بە بڕایتەوە بۆ ینی ئەویان ناکرد بڕوام وا بوو پێشوەقت بڕیاریاندا بوو کە ئەو پەرلەمانە بەم میکانیزمە و ئەم خولە بەم شێوازی کارکردنی نابێت کارەکانی کەوکە خۆ پێشتر بێ پێی بڵێن ستۆپ لەبەرەوە پەرلەمانی کوردستان ئێمە ئەمانویست بە ڕێکاری یاسایی و خولەکە و دانیشتنەکەی نۆزدەی ئابدوا بخەین بەڵام ئەوان ڕازی نەبوون ئللا هەر بەوە نەبێت لە کۆنگرێکی ڕۆژنەمانی ئیعلانیان کردبوو و هاوکاتی یەکێک لە ئەندامانی سەرکرداتی پارتی دیموکراتی کوردستان پەیوەندی کرد بە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانەوە دوجار لەگە سەرۆکی پەرلەمانی بە تەلەفۆن قسەیان کرد یەکێک لەو دوو میکانیزمێک کە من پێشنیارم کردبوو لە کۆبوونەوەی فراکسیۆنەکانیشا ئەو پێشنیاری کەوتی ئەوە زۆر باشە کە سکرتێر پێشنیاری کردووە با کۆبوونەوەکە دوا بخرێ و تا حیزبەکان بێت بگەینە قەنەعات و گفتوگۆ بەڵام دیار بوو حیزبەکان دەکۆبوونەوەشیان کرد و هەر نەگەشتنە قەنەعات و گفتوگۆ بڕیار درابوو پەرلەمانی کوردستان ئەبێ پەک بخرێت چونکەم ئەوان ئەم جۆرە پەرلەمانیان ئەم دەسەڵاتەی لە هەرێمی کوردستان هەیە ئەم جۆرە پەرلەمانەی ناوێ پەرلەمانێکی وێ چیوت ئەم لێرە بڵێ باش ڕووداوێکی تر هەر لەو ڕۆژەیە کە ڕوویدا ئەوە بوو ئێوە دوایەوەی کە وەک خۆ دەڵێ ئەو پێشنیارانە خرانە ڕوو و دانیشتنی سەرۆکی فراکسیۆنەکان کرا نەگەیشتن نەتیجە دوجار ئێوە بڕیاری کۆبوونەوەتان ناو چوونە قاعی پەرلەمانەوە بۆ نیسابی یاسایی تەواو نەبوو بۆ دانیشتنەکە و دوجار ئێوە جۆرێک لە دەستی سەرۆکایەتی تووشی شکست نەبوون لەو چونە ژوورەوەتان بۆ ناو هۆڵی پەرلەمان لەوە بڵین لە قسەی خێرتەوە بڵین ئێمە تووشی شکست نەبوون چکم جارێ تریش کۆبوونەوەی پەرلەمانمان کردو نیسابی یاسایی نەبوو کۆبوونەوەکە ئاساییە و تێپەڕیەوە بەڵام ئەمە بە تەحەدا وەرگیران ینی ململانێ و یەکتر خستن و ئەوە خوێندنەوەی بۆ کرا بۆیە ئەو فراکسیۆنانی پەرلەمانی کوردستان و کاتێککە بەشداریان کرد بەداخەوە 53 ئەندامی پەرلەمانی کوردستان کە خەڵکی کوردستان زانن کام فراکسیۆنانە بوون و کام ئەندامانی پەرلەمانە بوون بەشداری دانیشتنەکەی نۆزدەی ئابیان کرد ئەوەی کە بەشداری نەکردبوو بەرپرسیارەتی ئەکەوێتە سەرشانی خۆی سەرتەوجیە حیزبیەکەی خۆی کە بەداخەوە ئامادە نەبوو ئیستیجابە بکا بۆ بانگهێشتی سەرۆکی پەرلەمان و دەسێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بۆ دانیشتن بۆیە دوجار ئەو حاڵەتی لێکەوتەوە کە پەرلەمان نەیتوانی شێخ فەخرەدین ئێوە بە تایبەت سەرۆک و سکرتێری پەرلەمان بەو تۆمەتبارەکرێن کە ئێوە گەلە کۆمەکەتان لە پارتی کردووە و پارتی دیموکراتی کوردستانیش کە هێزی یەکەمە کە سندوقی هەڵبژاردن بە هەر تێبینێک لەسەری ئەوی کردوتە حیزبی ڕقم یەک بە 38 کورسی ئێوە ویستوتانە گەلە کۆمەکە بکەن ئەو پارتیش ویستێتی ئەو گەلە کۆمەکێ و ئەو کودەتایە ڕابگرێت عقلێکی سێرە لە هەر حیزبێکی یاریمی کوردستان هەبێ گەلە کۆمەکە بکەن و نازام گەلە کۆمەی چی ینی ئێمە لە مانگی دوانزەوەکو ئاماژەم پێداوتمان بە پڕۆژە یاسا لەلایەن فراکسیۆنەکانەوە کە من خۆم داوام لە هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە لەسەر داوای سەرۆک و جێگری پەرلەمان و بەتایبەتی لە کۆبوونەوەیەکی دەستەی سەرۆکایەتیە کە بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم پڕۆژە یاسا بێنن بۆ ئیشی لەسەر بکەین داوام لە سەرۆکی فراکسیۆنی زەرد کردو هەروەکو چۆن داوام لە سەرۆکی فراکسیۆنی سەوز و باقی فراکسیۆنەکانی تری پەرلەمانی کوردستان کردووە و پێشتری فراکسیۆنی سەوز پڕۆژە یاسای ئامادە کردوتمان جارێ ئەم پڕۆژە یاسایە بالای خۆتان بێ هەتا ئەو کاتێک کە ئێمە بە پڕۆژە داواکەین لێتان کە پڕۆژە یاسا پێشکەش بکەن لەبەرەوە بابەت گەلە کۆمەکە نیە بە ئەندازەی ئەوەی کە فراکسیۆنێکی دیاریکرا و حیزبێکی دیاریکرا و زۆر لوت بەرزانە مامڵی لەگەڵ پرسەکە کرد حسابی بۆ هیچ یەکێ لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان نەکرد و بۆ ئەو هەموو پڕۆژە یاسایە نەکرد نەگەلە کۆمەکێ ئەو بوو کە ئەو هەموو پڕۆژە یاسایی بە تایبەتی 5 فراکسیۆنی دیاریکراوی پەرلەمانی کوردستانی بێبەها کرد و حسابی بۆ نەکرد ئەگینە ئەویشی توانی دیدی خۆی لە پڕۆژە یاسا بهێنێت پێشکەشی بکە ئەو کاتە لە گفتوگۆکانی دانیشتنی پەرلەمان ئاگەینە دەرەنجامونەتی ئێستا باز لە هاوپەیمانی استراتیژی یان ڕێکەوتنی استراتیژی دوو لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و جێگری نیشتمانی کوردستان کرد بۆ پێگەنانەوەی دووبارە و دابەشکردنەوەی پۆستەکان و با بڵێن بەگەڕخستنەوەی پەرلەمان و حکومەت لە ئیفلیج بوون ڕزگار بکرێت ئەوەنی لێرە و لەوەیە بیستین و پێی ئەو زانیاریانی دەستمان کەوتووە لەو با بڵێن داڕشنە نوێی دەستی سەرۆکایەتی پەرلەمانە کۆمەڵ تیان نییە کە جەنابەت سکرتێری پەرلەمانیت و تۆ لەو معادلەیە نامێنیت حەزەکەم لەسەرەوە قسەم بۆ بکەیت وەڵام من لەسەر دوو تۆر قسە بکەین هەم لەسەرەوە قسە بکەم هەر لەسەر ئەو ڕێکەوتنەی کە ئەوترێت لێرەوە لە وەیەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان ڕێکەونەوە و جارێکی تر ئەو ڕێکەوتنە استراتیژیە گەرمەکەنەوە کە کاتی خۆی هەبووە لە بینیانە و ساردبووەتەوە و دوای ئەوەی کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە ڕێکەوتنیان هەیە ئەوە نازانم یعنی
گەڕانەوە بۆ ڕێکەوتن نامی استراتیژی و ڕێکەوتنانێکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان لە ئەزمموی 25 ساڵی حکومیانە هەیان بووە ئەومە سەروەری و خزمەتگوزاریان بۆ هاوڵاتیانی کوردستان پێشکەش کردووە ئەومە جوانە ئەو تاریخە هەتا ئێستا جارێککە بووی بگەڕێنەوە کاکە خەڵک گەڕێتەوە بۆ سەروەریەکانی مێژووی خۆی هەموو خەڵکی ئەم کوردستانە بدوێنە ئەڵێ کاکە ئەم قەیرانانی کە ئێستا دروست بوون درێژکراوەی ناکارایی و نازانستی پلانیان نەبوونی پلان بووە لەم حکوومەتە کە ئیدارە لەم دەسەڵاتی کە ئیداری هەرێمی کوردستانی یاوە ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستاندا بەتایبەتی ئەو دوو حیزبە کامان ئەو خاڵە گەشاوە جوانە پرشەنگدارانەی کە لە ڕابردووە کردویانە بۆ هەرێمی کوردستان ئیدارەی موچی خۆران ڕێژەیەک بۆ لە ناوەندە بۆمان هاتووە ئەوانە وڵات بالفعل زۆر باش بوون پێکۆنەوتیان دابش کردووە ئەوش بە پشتیکێ زۆر کەم ئەوانە پۆستەکانیان دابش کردووە ئیداری وڵاتیانەوە هەموو شتێکیان بۆ خۆیان قۆرەخ کردووە ژێرزەوی و سەرزەویان بۆ خۆیان بردووە بە پشک بە ڕێژاڵ بەتە ئەوش یەکێ زۆری بردو دانێکی کە کەمی بردو ئەوانە دوجار لەسەر پشک لەوانەیە لێک جا ببنەوە ئاڕاستێکی کە دوور کاکە ئەوەی کە لە ڕابردووە ڕۆیەوە زۆر جوان نییە تایسێ بۆی بگەڕێنەوە خەڵکی کوردستانە ماڵێ ئەم قسە لە من وەرمەگرن لە خەڵکی کوردستانی وەربگرن برگەی دووهەم پۆستی سکرتێری پەرلەمان ئێمە جارە بڕۆمان وایە هەموو پۆستەکان لەم هەرێمی کوردستانەوە لەم دنیا هەموو پۆستی کاتین بە ئەندازەی ئەومە گرنگە ئەگەر 10 دقە لەسەر کورسیەک دانیشتی حەقی ئیشی ئەو کورسیە بدە ئەمە بەلاوە گرنگە چەند ئەمێنیتەوە لە شوێنێکە جێ دەست دیار بێ و حەقی ئەو پۆستە بەی ئەو ئیشە بەی مافی خۆی بیتێ نەک بۆ خۆ گەورەکردن و بۆ خۆ دەرخستن بتوانی بەکاری بهێنی ئێمە ئەگەر پۆستی سکرتێری پەرلەمانی کوردستانمان وەرگرتی بێت لە کاتێکی دیاریکرا ئەو فترە زەمانیەکە هەبووە هیوادارم توانی بێتم حەقی خۆی بدەمێ هیوادارم توانی بێتم خزمەتێک بکەم لە تاریخی لە مێژووی پەرلەمانی کوردستانە پیشان بدەم کە سکرتێری پەرلەمان ئابۆ شێوەیە بێ خوا لێمان قوڵکە خۆی یارمەتیمان بە ئەوەی کە پیشاندانی کارکردنە ئەوە گرنگ نییە ئەم کورسیە چونکە مڕام وایە ئێمە هەرگیز نەلکاوین بە کورسیەوە و بەسشمان کورسی نەبووە پۆست و جۆرا جۆریشمان هەبوو لە کۆتایی بەرنامەکە نزیک بوومەتەوە چەند خولەکێکی کەمم ماوە و کۆمەڵک پرسیاریشم ماوە باز لە سیناریۆیەکەکرێت کاک شێخ فەخرەدین کە دەوترێت پێچێت لە خولی بەهارەیە یان لە بەهارە ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان داوای کۆبوونەوە بکەن ئاڕاستەی دەستەی سەرۆکایەتی بکرێت کە 3 کەسن سەرۆک و سکرتێر و جێگەر تۆگەرە و داوای بێتە بەردەستان چی ئەکەن چ دووڕیانێکەوە ئایا ئەچن کۆبوونەوە کە سازەکەن لەگەڵ سەرۆک یان لەگەڵ جێگری سەرۆک یان چیەکەن خۆگەر ئەوە نەبوو باز لەوەکە دوایی جێگری سەرۆک خۆی کۆبوونەوە کاکە لەویایە سکرتێرێک بۆ کاتی هەڵبژێرێ و کۆبوونەوەکە ئیدامی پێکرێ من تا ساڵێک تێپەڕ نەبوو بەسەر ئەو کودەتایی بەسەر پەرلەمانی کوردستان ناکرا ئامادە نەبووم کۆبوونەوەی بکەم بەبێ و دەستەی سەرۆکایەتیە و سەرجەم ئەندامانی پەرلەمانی کوردستان چکم بڕام وا بوو کە نابێت لەسەر دەستی سکرتێری پەرلەمانە پەرلەمان بێ بە 2 پەرلەمان ئامادە نەبوو بەڵام کاتێک ساڵێک تێپەڕی بەسەر ئەو کودەتایە بۆ ئەو کاتە ڕامگەیاند و سێژ ڕایەگەێنم هەر کاتێک بانگهێشت بۆ دانیشتنێکی پەرلەمان بکرێ کە هیوادارم لە باڵەخانەی پەرلەمانە بێت لە هەولێر و هیوادارم بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بێ هەرسێکمان ئامادە بین یان لە هەر شوێنێکی تری هەرێمی کوردستان نابێت ئەگەر لە هەولێریش نەبێ هەر بانگهێشتێ بۆ کۆبوونەوەی پەرلەمان کرێ من ئامادەی و دانیشت نابم چکم بڕام وایە بێ پەرلەمان کارابێت بڕام وایە پەرلەمان ئەبێ کارەکانی خۆی بکات ئەبێ چاودێری وردبێ بەسەر حکوومەتەوە بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەوە حکوومەتی بێ پەرلەمانە ئاوای لێ هاتووە بە کەیفی خۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تووشی ئەو هەموو ناڕەحەتی و بەژمەی نەتیە کردووە بۆیە پەرلەمانە بێ کارابێ یاسا دەرکە چاودێری بکە و بە زیندوێتی بمێنێتەوە خەڵکیش متمانی ئەوەی پێداوین متمانی ئەوەی بە ئێمە نەداوە بڕۆین لە شار و شارۆچکەکانە دابنیشین بەبێ دەرکردنی یاسا و چاودێری دەسەڵاتی جێبەجێکردن بەڵام بەداخەوە ئێمە نین کە پەرلەمانمان پەخست بێ بۆ یاڵێم دڵنیا دەکەمەوە تەکیدی لێ یەکەمەوە کە ئامادە هەر کۆبوونەوەیەکە بم هەر دانیشتێکی پەرلەمانە بم لە هەر شوێنێکی هەرێمی کوردستانە بکرێ بە مەرجی ئەوەی پەرلەمان کارا بکرێتەوە ئەگەر پەرلەمانێکی کارا بوو پەرلەمانێکی دەسەمۆ نەبوو ئامادەم تایە خزمەت بکەم ئەگەر سەرۆکی پەرلەمان بەڕێز دکتۆر یوسف زانی ئەجندای ئەو کۆبوونەوەیە چی و ئەو بەشداری نەکرد لە هەر کاتێکا کە شتێکی وا بێتە پێشەوە دڵنیام لەوەی کە من لەگەڵ وەڕێ سەرۆکی پەرلەمانە و دوجار لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانە و لەگەڵ پارتە سیاسیەکانیشمانە گفتوگۆکەین لە کاتی خۆیان بڕیارە دەین بەس من بڕام وایە لە هەموو حاڵەتەکانە ئەبێ ئێمە بەدەم بانگەوازێک و بچین
کە پەرلەمانی تیا کارا بکرێت. بەڵام کەمتر لە ساڵێکی ماوە پەرلەمان کاراکرێتەوە فرێ چی ئەکەوێت؟ ینی ئێوە تەنها چون شەرعیە دێنەوە بە بابەتێک کە مدەیەکی زەمەنی زۆر کەمی ماوە. ئێمە خەڵکی کوردستان تا 21 نوێی 2007 دەنگی پێداوین کە بەداخەوە تا 6/11 درێژەی کاری ئێمە هەیە، چکم لە 6/11 2004 سوێنی یاساییمان خواردووە. بۆیە تا ئەو کاتە یەک ڕۆژێکی بمێنێ پەرلەمان، من لەگەڵام کە پەرلەمان کارا بکرێتەوە لەبەر متمانەی کە خەڵک پێداوین، لەبەر سوێندێکە خواردومانە بەرامبەر بەخوا و بە خەڵکی کوردستان. کاکشێخ با لای من و لای بینەریش ڕوون بێ و بێگومان ئێستا پارتە سیاسیەکانیش ئاگیان لەم قسانی تۆیە کە ئەکرێ وتی هەر دانیشتنێک بانگەوازی بۆ بکرێ و لە هەر شوێنە بێ بەشداری یەکەم. تەنانەت ئەگەر سوور بزانیت ئەو دانیشتنە بۆ ئەوەیە کە خۆشت لە پۆستەکەی کە تایت پێت بوترێ بێ لەو دانیشتنایە وازی لێبێنیت و ئیتفاقیەکی نوێی تیابێ و حیزبەکەت کە کۆمەڵی ئیسلامیە لە پرۆسی سیاسیش ئاوت بکرێ هەر ئامادەی بەشداری کۆبوون. هیوادارم عقڵەتی سیاسی حیزبە کوردستانیەکان دەرچووێ لەوەی کە خەڵک بە پاشکۆ بزانن و ئەوە دەستخەنە قوڕگی دەسەڵاتی یاسادانانەوە کە پەرلەمانی کوردستانە. هیوادارم بە ئاراستی ڕێکا بڕوا پەرلەمانی کارا بێت، پەرلەمانی دەستکراوە بێ، نەک پەرلەمانی حیزب بێ. بۆیە بە دڵنیاییەوە تاکید لەوە کەمەوە کە ئێمە گفتوگۆکەین لەگەڵ کادەسێ سەرۆکایەتی و لەگەڵ پارتە سیاسیەکانیش لەگەڵ سەرۆکی پەرلەمان لەو باوتیان بۆ چوونی ئەوە زانیت ئەویش هەمان قەناعەتی تۆیە بێگەر بانگێشتی دانیشتنێک بکرێ ئەچەند ناچونکم هیچ شتێکی فەرمی تا ئێستا نەکراوە. ئێمە لە چەند مانگی ڕابردووە داوامان کرد لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کە تکایەوە ژوکۆ بکەنەوە تا کۆبوونەوەی پەرلەمان بکەین، بەڵام بەداخەوە استیجابەی پێویست نەبوو لەلایەن فراکسیۆنەکان و پارتە سیاسیەکانەوە. بۆ ئێمە بە گشتی قسە بکەین، ینی بۆ مێژوو ئەمە ئەمێنێتەوە چی بوون ئەو فراکسیۆنانی کە ئامادە نەبوون؟ ینی خۆ ناکرا بڵێ هەمووی وەکو یەکوا بوو، یان لەوانەیە فراکسیۆن هەبوو بێ توێتی من بەخۆم و هەموو ئەندامان و ئامادەم، فراکسیۆنی ژە بوو بێ دابش بوو بێ، فراکسیۆنە وێ هەر نەیکرد بێ، ینی حەزەکەم بۆ مێژوو بڵێ بڕام وایە ئێستا کاتی ئەوە نییە کە بین فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان محاسبە بکرێت لەسەر ئەوەی کە بۆچی وایان کردو و وایان نابێ هەوڵەتیان بزانن. بۆ هەوڵەتیانی کوردستان پێم وایە بەشێکی زۆری هەوڵەتیانی کوردستان و ڕاستیان نەزانن و لە دوای تەواوبوونی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بابەتەکان بە ڕۆشنی دەمێننەوە. باش کات تەواو بووە، بەس پرسیارێکی گرنگم ماوە لەسەر ئیمتیازە کەسیەکانی جەنابتە باست لەوە کردوتێ لێرە لە هەرێمی کوردستان وا باو بووە کە کورسی بۆ زیاتر بۆ ئیمتیازات و بۆ بابەتە شخصیەکان بەکارێنراوە. بێگومان تۆش ئەندامی یەکێکی لە دەستەی سێسەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان کە باڵایە جەنابەت جگەلەوەی ئەندامی پەرلەمانی موچەی پەرلەمانتاری دەیە کە موچەیەکی زۆرە، موچەی سکرتێری پەرلەمانت هەبووە، پاسەوانت هەیە، سیاری تایبەتت بۆ دابین کراوە و جگەلەوە منحەیەکت لەبەردەستا بووە بۆ ڕایکردنی شوکارەکانی خۆت. منم وێ بپرسم لە فەخرەتین قادر پێشەوەی ببێ بە ئەندامی پەرلەمانی کوردستان و سکرتێری پەرلەمانی کوردستان لەگەڵ ئێستاە ئەو ئیمتیازە مادیانە چین کە بەدەستی هێناوە بەهۆی ئەو کورسیەوە چی نەبووە پێشتر، ئێستا چی هەیە؟ تکایە بۆ دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی بۆ هاوڵاتیان بە شەفافی پێمان بڵێ. من تا ئێستاش لە خانووە 7 مەترێکەمم لە گەڕەکێکی سلێمانی، گەڕێکێکی دوورە دەستی سلێمانی، خانوویەکی 7 مەتریم هەیە شانازی پێوەکەم کە بووم بە ئەندامی پەرلەمان سیارەیەکم هەبوو، نزیکی دەفتەرێک قەرزاری هەڵبژار کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکان بوو، بەڵام ئێستا سیارەکەم گۆڕی و قەرزەکەم بووە بە زیاتر لە 2 دەفتەر. هەر بەڕێوەبەرێک لە بەڕێوەبەرەکانی پەرلەمانە نەخر سیاری پەرلەمان نیە، سیاری خۆمە. بۆ سکرتێری پەرلەمان سیاری نییە؟ سکرتێری پەرلەمان چەند سیارەیەکی هەبوو، بەڵام من ئامادە نەبووم هیچێکی لەو سیارانە لە ژێرما بێ، لەلای من بێ. ماناوانی هاوڕێکانم کە لەلایەنە کارێکی خراپیان کردو، بەس من خۆم مەبدەئەن بڕام وا بوو کە سیاری خۆم لا بێ، سیاری پەرلەمانم لا نەبێت. بۆیە حاڵم بەو شێوەیە بووە و شانازیشی پێوەکەم و بڕام وان نەبووە کە من بەشێکی جیام لە خەڵکو و لە هاوڵاتیانی کوردستان وەکو ئەو ڕۆنمان لێ هاتبێ لەناو خەڵکا بووم بە بەردەوامی و پێم وا بوو حاڵم بە حاڵی ئەندام پەرلەمانەکانی تری کوردستان بێ لەو کاتە. بۆیە سیاری خۆم بووە و ئێستاشی لەسەر بێ زیاتر لە 2 دەفتەر لەسەری قەرزار بوو کە کاری من وای ئەخواز سیارەیەکم پێ بێ کە بتوانم ئیشوکارەکانی پێڕایی بکەم و سەلاحیەتێک کە لە بەردەستما بوو لە ڕابردووە لە بەردەستما بوو 250 دیناری بریمەری بۆ فەخرەدین قادر سەرف نەکراوە، هەمووی
بە نووسراوی فەرمی کە لە پەرلەمانی کوردستانە هەیە و دیوانی چاودێری دارایی ئەتوانێت بچێت چاودێری بکە کە ئامادەیت ئامادەم دیوانی چاودێری دارایی لێکۆڵینەوەی وردکە لە هەموو شتەکانی فەخرەدین قادر و سکرتێری پەرلەمانی کوردستان و ئەو سەلاحیەتێکی کە هەیە بۆ بزانە بۆ کێ سەرف کراوە لە خانەوادەی شەهیدەکان و بۆ قوتابی و بۆ خاوەن پێداویستی تایبەت و بۆ خەڵکی هەژار بە شێوەیەکی گشتی لەمانە سەرف کراوە هەمووشی بە نووسراوی ڕسمی داوا کراوە بە پێی توانە بۆمان سەرف کردن پێمان وا بووە پەرلەمان ئیشی تەوزیعکردنی داهات و پارە نییە بەڵام شتێکە لە بەردەستی منە بۆ سکرتێری پەرلەمانی کوردستان تاکید یەکەمەوە 250 دیناری بەریمەری بۆ فەخرین سەرف نەکراوە هەمووی بۆ خەڵکی کوردستان سەرف کراوە و شانازیشی پێوە کەم کە لە ڕووی داراییەوە سرم بەقەدەر شاخەکانی کوردستان بڵندە و سوپاس بۆخوا نلکاوم لە هیچ گەندەڵیەکەوە کە هەیە لەو پۆستانی کە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی منیستی پۆستی سکرتێری پەرلەمانە ورد دیقەتی قسەکانم مایت وتێ ئەو بڕێی لەبەر دەست مابوو ئێستا تۆ وەکو سکرتێری پەرلەمان نووسینگەی تایبەتی خۆت شۆفێر و پاسەوانت هەیە و ئەرکێکی کەت هەیە کە دەرچوونە بەم لاولایە ئێستا تۆ هیچ پارەیەکی دیاریکراو کە لە ڕابردووە هەت بووە ئێستا لە بەردەستانی بۆ سەرفکردن ئێستا حاڵم حاڵی باقی ئەو ئەندام پەرلەمانانی کوردستانە جگەل دەستی سەرۆکایەتی ئەلبەتە حاڵی دکتۆری بەڕێز سەرۆکی پەرلەمانی شەروایە نەخێریی کێرانە بەردەستمانانیە ئەوانی کە پاسەوان جێگری سەرۆکی پەرلەمان ئەویش حاڵی وەک حاڵی ئێوە بێ نازانم ئەکرێ ئەوە لە خۆیان پرسی لە بەڕێز سەرۆک و جێگر بە زۆنێک ئاگاداری سەرۆکە ئێمە تا ئەندازێک ئاگاداری ئەویش هەم بەڵام بۆ سیفەتەی ئەو بەڵام ئەو سیفەتەی ئەو کە ئێسێوتە لە پەرلەمانی کوردستانە هەندێک کات ڕۆڵی سەرۆکی پەرلەمانی ژێبینێ لەوێ لە هەندێک سەلاحیەتی داراییە لە هەندێک سەلاحیەتی ئیداریە حاڵتێکی تایبەت هەیە و ئینکاری لەوە ناکرێ دنیام ڕێزم هەیە بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان و بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان بۆیە غەیری ئەو موچەیەی کە بەر هەڵمەتی سیستەمی موچە و پاشەکەوتکردن کەوتووە موچەمانەکو موچەی ئەندام پەرلەمانەکانی ترە و پاشانیش سیاری خۆمانمان پێیە لەگەڵەوە کە هەندێک ئەندام پەرلەمان سیارەی بۆ کڕاوە لێرە و لەوێ یان سیارەی پەرلەمانی لەلایە ئێمە ئەوشمان لا نییە هەر لەسەر ئەو بابەتە تا قسە ئێستا لەگەڵ هاوڕەکانت لە کۆمەڵی ئیسلامی بە مستەڵەحێکی ئیسلامیانە بێڵم لەگەڵ براکانت خوشکەکانت لە کۆمەڵی ئیسلامی تۆ لە هەمان بارەگای لەگەڵیان لەسەر هەمان سفرە و هەمان پەیوەندی کۆمەڵایەتیت هەیە یان ئێستا تۆ لە شوێنێکی تری و ئەوان لە شوێنێکی تر ئەو سا و ئێستێ و ئیشاڵە لە ئایندەشا فەخرەدین قادرە بێ کە بینراوە لە 90ەکان و لە 2000ەکان و ئینشاءڵڵا هیچ پۆستێک تەسیر و کاری پشت بەخوا تەسیر و کاریگەریمان لەسەر دروست ناکا کە زیابینەوە لە برا خوشکەکانمان من ئەو کاتیش کە سەرۆکی پەرلەمان بوو نەک لەگەڵ برا خوشکەکانم لە فراکسیۆنی کۆمەڵ لەگەڵ باقی ئەندامانی پەرلەمان لەگەڵ هەر هاوڵاتێکی تر منە ڕۆمە بازار ئیشوکارەکانی خۆم پێداویستەکانی خۆم ئەکڕم دێم ئەچم ینی وەکو هاوڵاتیەکی زۆر ئاسایی لە هەرێمی کوردستانە ژیانەکەم و لەزەتیشی لێوەرەگرم بەڕاستی چونکم پێم وایە من فەزڵێکم نییە بەسەر هاوڵاتێکی دڵسۆزکە لەم هەرێما هەیە دوجار کە هەمومان پێکەوە منزومەیەکین تەواوکەری یەکترین من ئەگەر قۆناغی لە قۆناغەکان بەرپرسیارەتێکم هەبێ بتوانم خزمەتێکی تیا بکەم بە هاوڵاتیانی کوردستان بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان سوپاس بۆی کە لە بەرنامی خزمەت ئامادە بوویت وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە سپاس بۆ ڕێزیشت بینەرانی عەزیز و خۆشەویست ئێوە دوجار دەتوانن بڕیار بدەن لەسەرەوەی کە سکرتێری پەرلەمان لە ماوەی ڕابردوودا چه خزمەتێکی کردووە بە دامەزراوەی پەرلەمان و بە کۆی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان تاڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین کوردستان ئاوەدان و ئارام خواتان لەگەڵ